سێەم ڕۆژی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینەیە لە کەرکووک. هێزانیەکان و هێزەکانی هاتوچۆ بڕیارەکان جێبەجێ دەکەن. سزای هەر کەسێک دەدەن قەدەغەی هاتوچۆ بشکێنێت. دوکان و بازار و شوێنە گشتەکان داخراون. سبەی کاتژمێر 5 بەیانی قەدەغەی هاتوچۆی گشتی تەواو دەبێت و کاتژمێر 8 شەو دەست پێ دەکاتەوە. هاوڵاتیان نیگەران لەو بڕیارانە و پیان وایە حکومەت کەمتەر خەمە لە هاوکاری هاوڵاتیان و تەنها بڕیارەکان جێبەجێ دەکات. وڵی بە تاکیدی سوودێکی نییە لەلایەن سوودی بەڵی سەحە و تەندروستی و هیچ سوودێکی نییە لەبەرەوەی تۆ یەکشەم و جمعە و شەمە و یەکشەم داخێ ڕۆژانی ترێکیتەوە مەیچن نەک یعنی چی ئەم ڤایرۆسە 3 ڕۆژ هەیە و 4 ڕۆژ نییە. بەڕای من و بەڕای هەموو دوکاندارەکانەمە هیچ ڤایرۆسێ نییە لەوانێت سیاسیەک شتێک لە پشتیەوە بێ لەبەرەوە هیچ سوودێکی نییە لایەنی تەندروستی و سەحیەوە. ئەبینێەوە بە چاوی کەمرەکانتان بینن دوکانیان بێمان داخستووە 3 ڕۆژ بە هیچ جۆرە هیچ مانایکی نییە. ئێمە خواردنمانەیە خۆت ئەزانیت خواردن ئەگە دوکانی لەدا بخرێت خواردن تێکەچێت. ئەوە باسی لە ڕووی مادی وازی لێ بێنە بۆ نمونە ئێستا ئێمە من شاگردمەیە نەکرد شاگردیە مسی عیلەمەیە هیوای 4 عیلێ هەیە هینوایە کرێتیە کرێ دوکانەکەی بێدابی ناکرێت دوکانەکەی داتەوە ئەمە حاڵ نییە. وڵی حکومت خۆی بە بەرچاوی حکومەتەوە دیارە. من هیوادارم حکومت تۆزێک هەر کاتێک بڕارێکە بە تۆزێ بە خۆیان بچێتەوە. کاکی جان تۆ منعتە جەولت کردووە کە تۆ لێ حەضەر تجوال هیچ شتێکت بۆم خەڵکە دابین نەکردووە چی لە ڕووی ئەمە ئەزانیت چۆن ئەمە حەضری ئەمنیە من بە قەنەعەتی من ئەمە حەضری ئەمنیە ئەمە حەضری سەحی نییە. ئەگەر حەزری سەحی بێ من خۆم خاوەن دوکانم 3-4 عایلە 3-4 شاگردمەیە کە لەلام ئیشەکەن بۆ نمونە کە من دوکان داخەم ئەمە هەفتەی 3 ڕۆژ دوکان بە من داخە و 4 ڕۆژ بیکەرەوە لەواتێ من ئیستا کرێ مەخزنم لەسەرە کری دوکانم لەسەرە باشە وەرە لەگەڵ خاوەن مڵکەکان قسە بکە بڵێ کاکی جان تۆ ژەبێ هاوکاری ئەم خەڵکە بکەی. حکومت خۆی بۆ خۆی هیچی پێ نەماوە مەهانەش بە خەڵکەگرێ. وڵی هیوادارم تۆزێ بە خۆیان بچێتەوە. بەرزبوونەوەی ئامارەکانی توشبووان بە کۆرۆنا لە شارەکانی خوارووی عێراق هۆکاری سەرەکین بۆ چەسپاندنی قەدەغەی هاتوچۆ و داخستنی دەرگای قوتابخانە و مزگەوت و شوێنە گشتەکان لە عێراق. کەرکووک لە ئێستا لە قۆناغێکی سەرەتایە بەس بۆچوونی تەندروستی شاری کەرکووک لە ڕۆژانی داهاتووە ئەگەر بێت و هاوڵاتیان پامبەندی ڕێنمایە تەندروستەکان نەبن زۆر بەداخەوە ڕوو لە مەترسیە بێت. بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان و بۆ کار ئاسانکردنی بۆیان ئێمە بە بڕیاری قیادی عملیاتی کەرکووک و هەروها سەرۆکی شانەی قەیرانەکانی کەرکووک بەڕێز پارێزگاری کەرکووک کۆمەڵێ بڕیار درراوە بۆ هاوکاریکردنی کاری ئینسانیەت هەر کەسێک نەخۆشیە بێ هەر کەسێ ئەمڕۆ ئێمە کۆمەڵی ئاسانکاریمان کرد بۆ خوێنکارانەی کەوا لە دەرەوەی کەرکووک لە هەرێمی کوردستان تاقیکردنەوەیان هەبوو کۆمەڵێ خوێنکار بوون بە ئاسانی چوونە ناو هەرێمی کوردستانەوە بە شەرت بۆ ئینەی کەوا بەڵگەیان پێ بێ کە ئەمانە ئەچن بۆ تاقیکردنەوە یان بۆ ئەو کەسەی کەوا سەفەرەکە لە بەغداوە دێ یان لە ناو کەرکووکەوە ڕا بۆ هەرێمی کوردستان بۆ فڕۆکخانەکانی هەولێر و سلێمانی ئەگەر بەڵگەی تەواوی پێ بێ ئەمە ئاسانکاریان بۆکەین. لە پێنجشەممەی ڕابردوو قەدەغەی هاتوچۆ چووەتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش دوای کۆبوونەوەی لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق هات بە پێی بڕیارەکان ڕۆژانی هەینی و شەممە و یەکشەممە قەدەغەی هاتوچۆی گشتی دەبێت و ڕۆژانی دواتر تا ڕۆژی پێنجشەممە لە کاتژمێر 8 ئێوارەوە قەدەغە دەست پێ دەکاتەوە بۆ 2 هەفتە بەردەوام دەبێت و پێشبینیش دەکرێت ماوەکە درێژ بکرێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.